کەسانێک لە تەمەنی ئەمەدان 31 ساڵ تەمەنیانە و لە بیریانە و دەڵێن 15 ساڵ لەم بەر پلەکانی گەرما بەم شێوەیە نەبوون. بارودۆخی ژینگەی عێراق و ئاستەکانی پیسبوون پێویستیان بە هەناوهاتنی نێودەوڵەتیە. زۆر لەو ڕووەکانەی بەوە ناسراون کە لە پلەی گەرمای کەمتر لە 44 و 45 پلەی سەدیدا دەژین لە ناوچوون. ئەم وڵاتە بەرەو بە بیابانبوون دەچێت، بە بیابانبوونێکی ترسناک. ئێمە زۆر نزیکین لە داڕمان بەداخەوە، بەڵام چەند نزیک بین لە خاڵی سفر. خاڵێک هەیە، خاڵی گەڕانەوەیە. راپۆرتی گروپی کاری سەربەدەستەی حکومی نێودەوڵەتی پەیوەندیدار بە گۆڕانی کەشوهەوا کە نەتەوەیەگرتوەکان لە نۆی ئابی 2021 بڵاوی کردوێتەوە، ئاماژە بۆ گەری تێپەڕاندنی ئاستی گەرمبوونی زەوی دەکات بە تێکڕای 1.5 پلە تاوەکو ساڵی 2030. ئەمەش لەدانی زەنگی مەترسێکی گەورەیە لەبەرەوەی دەبێتە هۆی کارەساتی زیاتری وەکو لافاو و زریان و ئاگرکەوتنەوە و بەرزبوونەوەی ئاسیاوی زەریاکان و کەمبوونەوەی زیاتری ئاوی سازگار. لە پاڵ هەموو ئەمانەیش زیادبوونی ژمارەی دانیشتوانی سەرگۆی زەوی ئاستی خواست بۆ خۆراکەوە و بەڕادەیەک بەرز دەکاتەوە کە دەبێتە هۆی شەپۆڵێکی کۆچی گەورەتر لە هەموو و شەپۆڵانەی مێژووی مرۆڤایەتیدا ڕوویان داوە. هەوڵەکانی مرۆڤ بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوا زوو دەستی پێکرد. قسەکردنی فەرمی لەسەر ئەم بابەتە لە لووتکەی زەوی لە ڕیۆ دێ جانیرۆی بەرازیل لە ساڵی 1991 دەستی پێکرد، کاتێک جیهان بەجددی هەڵوەستایان لەسەر ئەوە کرد کە ئاخۆ گەشەدان بە سەروەت و سامانی گەشەی بوژانەوەیە یان گەشەیەکی یەکلایەنە. ئەگەر بمانەوێت لە جیهانی ئابووری پیشەسازیدا خۆمان پۆڵێن بکەین، ئێمە دواکەوتون. هەموو دەوڵەتانەی لە گۆڕانی کەشوهەوا بەرپرسیارن وەک ئاشکرایە دوولایەنە، لەلایەک ئەوروپا و ئەمریکا، لەلایەکی دیکەوە چین لێ بەرپرسیانە. چین لەسەر ئاستی جیهان بە یەکەم سەرچاوی پیسبووندا دەگرێت. کۆی کار لە گۆڕانی کەشوهەوا لە دوو ئاراستەی بنەڕەتیەوە سەرچاوە دەگرێت، ئاراستەی هۆکارەکان و ئاراستەی کاریگەریەکان. هۆکارەکان بە شێوەیەکی سەرەکی بریتین لەو گازانەی دەبنە هۆی گەرمبوونی زەوی کە بەهۆی بەکارهێنانی سوتەمەنیەوە دەردەدرێن. هەروەها گازەکانی CO2، CH4 و پیسکەرەکانی هەوا کە بەهۆی بەکارهێنانی ئەم سوتەمەنیە بۆ بەرهەمهێنانی وزە و گەشەی ئابووری لە سەردەمی شۆڕشی پیشەسازیەوە تا ئێستا دەچنە هەواوە. هەڵکەوتەی جوگرافی عێراقی خستۆتە بەرسەرنجی هەموو وڵاتان لەگەلێ بواردە. ئێمە باجی ئەوە دەدەین کە وڵاتانی ڕۆژاوا کردویانە، یان ئەوەی وڵاتانی ڕۆژاوا و وڵاتانی سەرمایەداری باڵادەست بەسەر ئەم هەسارەیەدا کردویانە و سامانە سروشتەکانی هەسارەکە بنکۆڵ دەکەن. عێراق بەکردنی دەکەوێتە چەقی جیهانەوە لە خاڵی بەگەیشتنی سێ گەورەی کیشوەری ئەفریقا و ئاسیا و ئەوروپا. ئێمە لە ناوەنداین، بۆیە هەر شتێک لەم ناوچەی جیهاندا ڕوودەدات کاریگەریەکەی یەکسەر بەسەر عێراقەوە ڕەنگ دەداتەوە. هۆکاری دیاریکراو هەنوایان کردووە گۆڕانی کەشوهەوا خێراتر ببێت. هەندێکیان ڕووداوی سروشتین و هەموو ناوچەکە دەگرنەوە، هەندێکیان بەلایەنی کارگەڕی دۆسیە گۆڕانی کەشوهەوا یان دۆسیە ژینگە یان ئاوەوە پەیوەستن. جا ئەم دۆسیەیە هەر ناوێکی هەبێت، بەڵام لە عێراقدا بە هیچ شێوەیەک جێی سەرنج نەبووە. المناخ العراقي ينقسم على قسمين. کەشوهەوای عێراق بەسەر دوو بەشدا دابەش دەبێت. بەشی باشوور و ڕۆژاوا لەژێر کاریگەری کەشوهەوای مەداریە. ئەم بەشەی عێراق نزیکەی 1000 کیلۆمەتر لە دەریاوە دوورە. ئەمەش دەبێتە هۆی کەمبوونی بارانبارین. هۆکاری دووەم کەشوهەوای کوردستانی عێراق کەشوهەوای دەریای ناوەڕاستە، واتە دەکەوێتە ژێر کاریگەری کەشوهەوای دەریای سپی ناوەڕاست.
کێشەکە لێرەدایە. ئێستا دەریای سپی ناوەڕاست بە یەکێک لەو ناوچانە دەژمێردرێت کە بەڕوونی کەوتونەتە بەر کاریگەری گۆڕانەکانی کەشوهەوا. ڕەنگە کاریگەری قەتیزبوونی گەرما هەموو وڵاتان بگرێتەوە. ئێستا زۆر کەس کاتێک باسی عێراق دەکەین لە هەشتاکانەوە عێراق لە بەغدا و لە باشوور بەفری بەخۆوە نەدیوە. دوایین بەفر کە لە جباییش باریوە وەک باوکم بۆ میبیێڕاوەتەوە ساڵی 1968 بۆ یان 69. ساڵی ڕابردوو کە 2020 بوو بەفر لە باشوور و لە بەغدا باری. ئەمە یەکێکە لەو دیاردە ناسروشتیانەی وامان لێ دەکا بڵین مەترسیەک بەڕێوەیە. بەهاتنی ساڵی 2050 پلەکانی گەرما لە عێراق 2 پلەی سیلیزی بەرز دەبنەوە. ژمارەی شەپۆڵەکانی بەرزبوونی پلەی گەرما زیاتر دەبن و ژمارەی ڕۆژە ساردەکان کەمتر دەبنەوە. بەهۆی کەمی باران و پلەی بەرزی گەرما شەپۆڵەکانی خۆڵبارین زیاد دەبن. زۆربەی ناوچەکانی باشوورن. بەو پێی ناوچەی وشکن و دەکەونە ژێر کاریگەری و کەشوهەوای وشکی بیابان. تانە زیاتر لە جارێک وا تۆمارکراون کە لە جیهاندا لە هەموو ناوچەکان زیاتر گەرم دەبن. ئەم دۆخە ئێستا بۆ هەندێک ناوچەی ناوڕاستی عێراق گواستراوەتەوە. ئەمەش دیاردەیەکی ترسێنەرە. خێرایی و بەهێزی و ئەگەری کارلەکە کیمیایەکان لەگەڵ گۆڕانی پلەکانی گەرما دەگۆڕێن. هەندێک لەو کارلەکانە لە پلەی گەرمای دیاریکراودا ڕوونادەن، لە پلەی دیکەدا بە ئاسانی و بە خێرایی ڕوودەدەن. هەروەها دیزایانی ئاوەدانی. تۆ کە ئەمڕۆ دیزایانی خانوویەک یا ئۆتۆمبیلێک یان کۆندیشنێک یان سارکەرەوەیەک دەکەیت بۆ پلەی گەرمای دیاریکراو دیزایانی دەکەیت. لە ڕاستیدا سەرەڵدانی هەموو شارستانیەکان لە عێراق و تەنانەت لە میسریش کە دوو کۆنترین شارستانین، شارستانی دۆڵی نیل و شارستانی مێزۆپۆتامیا لە نزیک ڕووبارەکان دامەزراون. ڕووباری نیل و دوو ڕووبارە مەزنەکەی عێراق کە دیجلە و فراتن. هەموو ئەو خەڵکە لە باشووری عێراقەوە تا باکووری لە نزیک ڕووبارەکانیش تەجێ دەبوون بەهۆی کشتتوکاڵەوە. هەتا وەکو ئەمڕۆژ ئەم وڵاتی کشتتوکاڵین و ئابووریان پشت بە ئابووری کشتتوکاڵی دەبەستێ پێش ئەوەی ئابووریەکە بگۆڕێ بۆ ئابووری نەوت و وەک ئەم ماوەی دوایی. ژێرخان لای ئێمە زۆر وێرانە. لە شەستەکانەوە کار بۆ پێشخستنی نەکراوە. لە عێراقدا شوێنێک نەماوە زیانمەند نەبوو بێت یان کاریگەری لەسەر نەبوو. بەڵگەش ئەوەیە پلەکانی گەرما ئێستا لە ناوچەکانی باکووری عێراق 40 پلەی سەدیان تێپەڕاندووە. ئەمە شتێکی نامۆیە. ئەی چی بۆ باشووری عێراق دەڵێیت کە ئێستا پلەکانی گەرما لەوێ 50یان تێپەڕاندووە. هەموو زیان و ئاساوەرەکانی یان ئەو شتە باشانی بە درێژایی مێژوو ڕوویانداوە. کاریگەریان لەسەر عێراق دەرکەوتووە. بۆیە دەبینی لە مێژوودا بەپیترین بووە لەو ناوچەیەدا و پرسەوزاییترین بووە و خاوەنی زۆرترین سەرچاوە بووە لە ناوچەکە. سەرباری ئەو ڕاستی ڕووبارەکان لە وڵاتانی ئێران و تورکیا و هەڵدەقوڵێن، بەڵام هەمویان لێرە یەک دەگرنەوە. هەندێک ناوچە لەوانەیش بەغدا و دیالە لە کەشێکی مامناوەندەوە بۆ کەشێکی گەرم گۆڕاون. ئەمە ئێمەی بەرەو کێشەیەکی تەندروستی بردووە. هەندێک جۆری مێرو کە لەم ناوچانەدا نەدەژیان و گەشەیان نەدەکرد دەستیان بە گەشە کردووە. ئەمانە گوێزەرەوەی نەخۆشین وەک لیشمانیا یان زیبکەی بەغدا کە نەخۆشی بێزارکەر و مەترسیداری پێستن و لەم 4-5 ساڵەی دواییدا دەرکەوتن و تۆمارکران لە کاتێکدا پێشتر نەبوون. هەندێک گۆڕانی کەشوهەوا هەن ڕاستۆخۆن و گۆڕانی کەشوهەوایش هەن ناڕاستۆخۆن. ناڕاستۆخۆکە بۆ نمونە کەمبارانی. ئێستا ئێمە تێبینی دەکەین ساڵێک باران دەبێت و هەندێک ساڵ نا بگرە وشکە ساڵی تیاندا دەگاتە ئاستی ئەوەی هەموو ئەوەی هەیە دەیکوژێت. سیستمە ژینگەیەکان لە عێراقدا هەمە جۆرە. بەداخەوە هەر سیستمی سەرەکی و وشکمان هەبوون لەگەڵ زیاتر لە 10 سیستمی ئاوی. لە وشکەکان دویان لە هەرێمە ژینگەیە گرنگەکانمان لەدەستداوە و هەندێکیشیان لەژێر هەڕەشەدان. تەنانەت ناوچەکانمان لە باکووری عێراق و کوردستان پشتیان بە باران و زۆری باران دەبەست. ئێستا و بارانە کەم دەکەن و پشتیانەی گەرم لە سلێمانی و باشووری هەولێر نزیک دەبێتەوە. ڕەنگە زۆر لە ناوچەکانی کەرکووک کەوتبنە نێو ناوچە گەرمەکان نەک ناوچە مامناوەندەکان. توێژینەوەیەکی هاوبەشی زانکۆی تەکنەلۆژی مالیزیا و زانکۆی نیشتیمانی سیئۆڵ و زانکۆی بەسرا وردوینی لە تۆمارەکانی پلەکانی گەرمان لە عێراق لە نێوان ساڵانی 1965 تا 2015 کردووە.
دۆژینەوەکە بۆ ئەنجامە گەیشتووە کە گۆڕانی کەشوهەوا لە عێراق 7 جار لە تێکڕا جیهانیەکان خێراترە. پێشتر یان سەردەمانی زوو هەر شارێک هەبوایە بێگومان دارستانی بە دەورەوە هەبوو، بە دارستانێک دەور درابوو. ئێمە لە بەسڕا تەنیا ئەگەر بۆ کەمکردنەوەی گەرمایش بێت کە ئەما شتێکە لە جیهاندا هاوڕای لەسرە دەبێ پشتێنەی سەوز زیاد بکەین. ئەم شتە لای ئێمە نییە. ئێمە ئەبول خەسیبەمان هەبوو کە درێژی 30 کیلومتر بوو، هەمووی باغ بوو، سەوز بوو، چێندرا بوو، گشت خێری خوای لێ هەبوو. ئێستا لەو ماوەی دواییدا لە باغەوە بووە بە باڵەخانەی کۆنکریتی. ڕاماڵینی پانتایی سەوز و بڕینی دارەکان و ئەو گۆڕینەی ڕوودەدات لەسەر ئاستی ژینگە و پەیوەست بە ڕووپۆشی سەوز بەگشتی یارمەتی دەرە و بەشدارە لە دوو هێندە زیادکردنی کاریگەری قەیرانەکە لەسەر وڵاتەکەمان، چونکە ئەگەر گۆڕانەکە سروشتی بووایە ئەوە کاریگەری قەتیسبوونی گەرمامان لە عێراقدا بەم توندیە نەدەبینی. ئوردنی دراوسێمان ڕووباری نییە و ئاوی نییە، بەڵام کشتتوکاڵ دەکات و بۆ ئێمەی هەناردە دەکات. بەرهەمی کشتتوکاڵمان بۆ دەنێرێت. ئێرانی دراوسێ، تورکیا، کوێیت، سعودیەی دراوسێ، هەموو ئەمانە ئەزمونیان هەیە. سووریایش ئەزمموی سەرکەوتویان لە ڕوبەڕبوونەوەی گۆڕانی کەشوهەوا هەیە. ئەوانیش وەک ئێمە بە هەمان دەرگرفتار بوون. باشە بۆ سوود لەو ئەزمونانە وەرناگرین و نایگوازینەوە بە عێراق. ئەم پرسیارە ماڕاستەی هەمووان. دوای ئەوەی عێراق بە سەبەتەی خۆراکی کشتتوکاڵی ڕۆژهەڵاتی ناوڕاست دەژمێردرا، ئێستا گرفتاری دەستی کەم ئاویە. بەڕادەیە کە گەیشتۆتە ئاستی وشکبوون و بە بیابانبوونی زۆرینەی زەویە کشتتوکاڵیەکانی. خەریکە زەویە کشتتوکاڵیەکانمان لەدەست دەدەین کە هەر لە دەستماندا بوون، بەڵام وە خەریکە ئەوەشمان لەدەست دەچێکەما بوو. فۆکسەکە بخرێتە سەر چاندنی دار و بەکارهێنانی بەردەوامی سامانی سروشتی نێبووەوە لە عێراق. زۆر ڕووەک هەن تەنانەت ئەگەر گریمان بشیان چێنین لە وەرزی گەرمای مام ناوەندیدا لە ناو دەچن، واتە لە ناوەڕاستی پاییز و زستان و هەتا بەهار هەرکە پلەکانی گەرما بەرز بوونەوە لە ناو دەچن، کەواتە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی گۆڕانەکانی کەشوهەوا زۆر توندن. گەندەڵی کارگەڕی و دارایی لە کەرتی کشتتوکاڵ وەکو دابشکردنی ئاوڕشێنەکان و قەرزی زەرد کە بۆ کڕینی ئاوڕشێنەکان و شتی دیکە دەدرێ، ئەگەر ئەمە چارەسەر نەکرێت ناتوانین سیاسەتێکی گشتی بۆ ژینگە و دۆسی ئەو دابڕێژین. ئامراز و شێوازی ئاودەری لە عێراق زۆر کۆن بۆ سەردەمی بابلی و سۆمەری دەگەڕێنەوە. لەم شێوازەدا زەویەکە بەژێر ئاوە دەکرێت، لە کاتێکدا دەبێ پەنا ببەینە بەر ئاودێری بەدڵۆپا. کەمبوونەوەی بەرهەمی کشتتوکاڵی بەهۆی کەمبوونەوەی باران و زیادبوونی خۆڵبارین و گۆڕانی وەرزی بارانبارین با سەرنج بدەین ئەم مەسەلێ. دەشێت باران ڕەحمەت بێت، هێشتاش دەڵێن بارینی باران مژدەبەخشە، بەڵام کاتی ئەم بارانانە خۆگۆڕانی کەشوهەوا تەنیا وشکە ساڵی نییە، بەڵکو بەمانای چوونی کەشوهەوایە بە ئاراستەی توندڕەوی. ڕوبەری سەوزایی وەکو جاران نەماوە زۆر سنووردار بۆ و هەمووی لە نێو براوە. هەموو شارانەی وەک پێویست ڕوبەری سەوزاییان نییە، پلەی گەرمیان بە شێوەیەکی ترسناک بەرزە. ئێستا کێشەکە تەنیا ئەوە نییە کە ڕوبەری سەوزایی نەماوە، بەڵکو ئەوەشە کە ڕوبەری ناوچەی کۆنکریت هەروە بەرفراوان دەبێت. چەندین جۆر ڕۆکمان بە یەکجاری لە نێو چوون، بڕشتی ڕۆکمان لە نێو چووە، تامیان نەماوە، هەمووی بەهۆی پیسبوون و گۆڕانی کەشوهەوا. هاوچێشەیەک هەیە لە بەرامبەر هەر مرۆڤێک پێویستە ئەوەندە درەخت هەبێ. هەندێک وڵات هەزاران درەختیان لە بەرامبەر یەک مرۆڤ هەیە. لە بیابانەکانی ئێمە هەندێک ڕووەک دەڕوێن، بۆ نمونە لە ناوچەکانی ڕۆژەوای عێراق ڕووەکێکمان هەیە بە ناوی چمە یان کمە. ئەمە دەتوانیت بڵێن سامانێکە لەسەر ئاسی جیهان خواستی لەسرە. جگە لەوەش هەندێک ڕووەکی دیکە کە بۆ دروستکردنی دەرمان بەکاردێن. ئەمانە ئەگەر بارانی باش هەبێ دەڕوێن. یاسامان هەیە بۆ پاراستنی هەمەڕەنگی بایۆلۆجی، بۆ پاراستنی مادەی سروشتی، پلان هەیە بۆ دانانی پشتێنی سەوز لە دەوری شارەکان، بەڵام ئەمە تەنیا یاسایە و مەرەکەبی سەر کاغەزە، کاری پێ نەکراوە، لەگەڵ دۆخی نوێش پەرەی پێ نەدراوە. سزاکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لەسەر عێراق، ئەو وێرانەی ڕژێمی سەدام حوسێن لە دوای خۆی بەجێهێشت
ناتوانایی دەسەڵاتدارانی ئێستای عێراق لە دانانی پلانی کارا بۆ بەرەنگار بوونەوەی هەڕەشەکانی گۆڕانی کەشوهەوا، گەندەڵی و لاوازی حکوومەت هەموو ئەمانە پێکەوە دەوڵەتی عێراقیان لە دەست و پێخستووە لە کاتێکدا وڵاتەکە پێویستی بە زیادکردنی ڕوبەری سەوزایی و پەرەپێدانی تۆڕەکانی ئاودێری هەیە. عێراق لە بەرام هۆکارانە ناتوانایە لە بەرامبەر دیاردەی گۆڕانی کەشوهەوا. ڕوبەری سەوزایی بەشێکە لە ئیکۆسیستم، هەمەجۆری بایۆلۆژی بەشێکە لە ئیکۆسیستم، دەریاچەکان و ڕوبەراویەکان و ڕووبارەکان بەشێکن لە ئیکۆسیستم، ناوچەی بیابانی و سروشتەکەی بەشێکە لە ئیکۆسیستم، ناوچە شاخاویەکان بەشێکن لە ئیکۆسیستم. هەموو ئەو ناوچانی باسمانکردن بە شێوەیەک لە شێوەکان زەرمەند بوون. کەش بەشێکە لە ئیکۆسیستم. ئێستا ئەم شتانە کاریگەریەکی ڕاستۆخۆ یان ناڕاستۆخۆیان لەسەر باری ئابووریشدانا. تۆ دەزانی ئێمە کاتێک ئاوی زۆرمان لەبەردەست دەبێت مانای وایە کشتتوکاڵی باشمان دەبێت. کەش و هەوا کاتێک بەهۆی سەرما یان شێل ئەنجامی گەشەکردنی دار و درەخت و سەوزایی دەگۆڕێت، مرۆڤ بۆ کاری زیاتر هان دەدات. بە شێوەی ناڕاستۆخۆش ئێمە بۆ نمونە هێشتا ئاژەڵداری دەکەین. خاوەن ئاژەڵەکان سوود لەو گژوگیایە دەبینن کە لە هەموو شوێنێک سەوز بووە. هەموو ئەمانە بۆ ئێمە سامانێکی نەبینراون. ئەو ثروە غێر مەرئیە. عێراق لە ساڵی 2015 و لە ڕێکەوتنامەی پاریس دەستی بەکاری ڕاستەقینە کرد و سنتەرێکی بۆ گۆڕانەکانی کەشوهەوا دامەزران. بەڵام ئەم سنتەرێکی بچووک بوو لە ناو وەزارەتی ژینگە کە حکوومەتی حەیدەر عەبادی هەستا لکاندی بە وەزارەتی تەندروستیەوە بەبێ هیچ لێوردبوونەوەیەکی زانستی و بەم جۆرە هیچ ڕۆڵەکیان بۆ نەهێشتەوە. لە کاتێکدا جیهان تەنانەت هەرێمی کوردستانیش وەزارەتی بۆ ژینگە دامەزراند و وەزارەتێکی کاراش بوو. لە وڵاتانی دراوسێ ئێمە وەزارەتی ژینگە لە ئاستی سەرۆکایەتیدا. بۆ چوونەنەوە ئەو ڕێکەوتنە یاسای ژمارە 31 ساڵی 2020 دەرکرا و لەسەر بنەمای کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر ژینگەی عێراق دەستکرا بە دەستنیشانکردنی ڕێکارەکانی خۆگونجاندن کە عێراق لە کەرتە هەمە جۆرەکاندا دەیانگرێتە بەر، جا کەرتی کشتتوکاڵ بێت یان ئاو یان تەندروستی یان کارەبا و تەنانەت نەوت و کەرتەکانی دیکەش کە پەیوەندیدارن بە مەسەلەی گۆڕانی کەشوهەوا. چاپتەری دووەمی توانای عێراقی بە گوێرەی بارودۆخی نیشتوانی دەستنیشان کردووە لە هەوڵەکانیدا بۆ کەمکردنەوەی ئەو گازانەی دەکرێنە هەواوە. بەڵێ یاسا دەرکراوە بۆ پاراستنی ژینگە، بەڵام ئەو یاسایانە دەبێ ببنە سیستەم و ڕێنمایی بۆ ئەوەی لەسەر زەمینەی واقع جێبەجێ ببن. بەشێک لە یاسایانە بە تایبەتی ئەوەی دوای 2003 دەرچووە زیاتر بۆ ڕازیکردنی کۆمەڵگەی نێودەوڵەتی بووە، نەک بۆ ئەوەی جێبەجێ بکرێن. واژۆکردنمان لەسەر ڕێکەوتنامەی گۆڕانی کەشوهەوا پابندێکی نوێ زیادمان کردو بۆ ئەو پابندیانی کە ناتوانین جێبەجێیان بکەین. جیهانی بۆ سێ کۆمەڵە دابەش کردووە. یەکەمیان وڵاتانی پێشکەوتوو کە بەرپرسیارەکی گەورە هەڵدەگرن، وڵاتانی خاوەنابووری مامناوەند یان تازە پێگەیشت و کە لە قۆناغی گواستنەوەدان و سێمیشیان وڵاتانی قوربانی کە ئەمانیش هەندێ پابندیان دەکەوێتە ئەستۆ، هەم وەکو ڕێزلێگرتنیان و هەم بۆ ئەوەی بەشدار بن. عێراق بێگومان لە خوارەوەی لیستەکەدایە. ئێمە چاوەڕێی قۆناغی پاش واژۆکردنەکە بووین، چونکە واژۆکردن سەرەتایەکە بۆ شتێک کە دەبێت ڕووبدات. ئێمە دەمانوێت نووسراوێک گشتاندنێک ببینین پێویستی بە گۆڕانکاریە لە فلان شت و فلان شت و گرتنەبەری فلان شت و فلان شت، بەڵام نییە و نەمان بینیوە. پێویستە و پەڕی گرنگجی بدەینە ڕێکەوتنی پاریس بەو پێی بەڵگەنامەیەکی نێودەوڵەتیە کە ئێستا کۆنتڕۆڵی ئابوووریەکانی جیهانی کردووە و دەچێتە نێو وردەکاریەکانی ژیانی ئابووری وڵاتانەوە لە ڕوانگەیەکی نێودەوڵەتیەوە چارەسەر پێشنیاز دەکات. دواکەوتنمان لەم ڕێکەوتنە زیانی زۆر لە ئێمە دەدات. ئێمە ئێستا واژۆمان کردووە بووینەتە بەشێک لێ، بەڵام هەنگاوی گرنگترەوەیە بزانین ڕێکەوتنی پاریس چی لە ئێمە دەبێت و چۆن سوودی لێ ببینین و چۆن وەبەرهێنانی لەسەر بکەین. ئەگەر وڵاتانی پێشکەوتوو پابند بوون بەوەی گازی کەمتر بکەنە هەواوە و هاوکاری مادی نێودەوڵەتیان پێشکەشی وڵاتانی تازە پێگەیشتوو کرد لەوەدا کە ئەوانیش بتوانن ئەوەی لە ئەستۆیانە جێبەجێ بکەن، ئەوە هیوایەک هەیە.
ڕێکەوتن نامەی پاریز میکانیزمی داناوە بۆ هاوکاریکردنی پرۆژە سەوزەکان بە پارە، هەروەها هاوکاریکردنی ئابووری سەوز و گواستنەوەی نەرم و لەسەر خۆ لە ئابووری تەقلیدیەوە کە پشت بە نەو دەبەستێت بۆ ئابوووریەکی سەوزی بەردەوام. ئەم میکانیزمی گەشە پێدانی خاوەن توانای بەردەوامیە بە کورتی بریتیە لەوەی وڵاتانی پێشکەوتوو دەچن لە وڵاتانی زەرمەند و تازە گەشە کردو پرۆژە دەکەن بۆ ئەوەی لەوێوە بەرەنگاری گۆڕانەکانی کەشوهەوا ببنەوە، بڕی دەردانی گاز دابەزێن و پەرە بە شارەزایی نێوخۆی بدەن. لا إله إلا الله هاي دجلة الخير. لە عێراق سیاوی ڕووبارەکان لەم چەندەیەی دواییدا نزیکەی 140 دابەزیبوو، هێشتاش ڕووی لە دابەزینی زیاترە. پاشەکشەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لە عێراق دوو هێندە یاستە نێودەوڵەتیەکان خێراترە. لە کاتێکدا دامەزراندنی سیستەمی ئاودێریەکەی و تۆڕەکانی دابەشکردنی ئاوی بۆ نێوەڕاستی سەدەی ڕابردوو دەگەڕێنەوە. ئەوەش زۆر کۆنترە لەوەی بە خەڵکی پێداویستیەکانی ئەمڕۆ و ئاڵانگاریەکانی بێت. وڵاتان دەستیان کردووە بە ململانێ لەسەر ئاو. ئێمە لە وڵاتانین کە ڕووبارەکانیان لە دەرەوەی خۆیانەوە دێن و خۆیان سەرچاوە نین. ئێمە زیاتر لە 80% ئاوی ڕووبارەکانمان لە دەرەوە دێن. ئەوەی دەمێنێتەوە بەهۆی بارینی بەفر و بارانە لە هەرێمی کوردستان. هیچ ڕێکەوتنێکمان نییە ئەو سەرچاوانی ئەومان بۆ گەرانتی بکات کە لە دەرەوەی سنوورەکانەوە دێن. دەوڵەتان هەمویان هەوڵ دەدەن سەرچاوەکانی ئاوی خۆیان مسۆگەر بکەن. ئەمە ڕنگدانەوەی نەگەتیڤی لەسەر عێراق هەبووە، چونکە هەم تورکیا و هەم ئێرانیش دەیانەوێت سەرچاوە ئاویەکانی خۆیان مسۆگەر بکەن. لە 2017ەوە هەستمان کرد کە دەبێت گوشار بخەینە سەر ئێران و تورکیا و سووریا بۆ ئەوەی پێکەوە دانیشین و چارەسەرێک بۆ کێشەی ئاو بدۆزینەوە. ساڵی 2017 بەشێکی ڕووباری فرات بە تەواوی وشکی کرد و منداڵان یاری تۆپێنەیان تێدا دەکرد. ڕووباری دیجلە لە هەندێک شوێنی مرۆڤ دەیتوانی بە پێپەیدا پەڕێتەوە. بە درێژایی مێژوو ئەمە وەکو نەریتێک وا بووە کە سەرچاوەکانی ئاو دابەش بکەین، ئەو ڕووبارانەی بە خاکی ئێمەدا ڕەت دەبن بە یەکسانی و دادپەروەری لەگەڵ وڵاتانی سەرچاوەدا بەشی بکەین. دۆسی ئەو لە عێراقدا بە شێوەیەکی خراپ بەڕێوە براوە. دەمانتوانی پشتیوانی نێودوڵەتی بەدەست بهێنین لەلایەنە مرۆییەکەیەوە. ئەمڕۆ تورکیا و ئێران خەریکن هەموو ئاوەکە بۆ خۆیان قۆرەخ دەکەن. ئەوە ڕاستە، بەڵام ئەوان پرۆژەیان هەیە و دەیانەوێت ئەو ئاوی لە بەردەستیانە بە شێوەیەکی باشتر بەکاربهێنن. لە عێراقم ئاوا دەڕژێتە شەتڵ عەرەبەوە ببێ ئەوەی و بەرهێنانێکی لەسەر بکەین. تەنانەت لە ڕووی مرۆڤیشەوە ناتوانین هاوسۆزی جیهان بۆ خۆمان ڕابکێشین. لە ساڵی 2004ەوە هەتاوەکو ئەمڕۆ حکوومەتی عێراق شکستێکی گەورەی هێناوە لە دانوستاندن لەگەڵ ئێران لەبارەی بەشە ئاوی ئێمە. بۆیە لە ساڵی 2005ەوە ئێران ڕێڕەوی 42 ڕووباری گۆڕیوە کە لە ناو خاکی ئێرانەوە دەڕژانە عێراقەوە. 16 لەو ڕووبارانە هەمیشەیی بوون و ئەوانی دیکە وەرزی بوون. لەو 16 ڕووبارە هەمیشەیە 5یان لە گرنگترین سەرچاوەکانی ڕووباری دیجلەن. دابەشکردنی بەشە ئاو بە شێوەیەکی دادپەروەرانە مافی هەموو هاوڵاتیان لە بەدەستهێنانی ئاوی پێویست گەرنتی دەکات، چونکە بۆ نمونە ئەو خەڵکی لە باشووری ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ نیشتەجێن وەکو مرۆڤ پێویستیان بە بڕئاوێکی زیاتر نییە لەوانەی بۆ نمونە لە ناسریە نیشتەجێن. یەکێک لەو بەندانەی لە دانیشتنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکاندا گفتوگۆ کرا کە 198 دەوڵەت تێداندامن، ئەوە بۆ ئاخۆ و ئاوەی بە ڕووبارە هاوبەشەکاندا ڕەت دەبێ ئاوی نێودەوڵەتیان نیشتیمانی. دقە کۆنەکە دەیگوت ئاوی نێودەوڵەتی سنوور بڕە. یەکەم دەوڵەتی ناڕازی لەم دقە تورکیا بوو. نوێنەری هەمیشەیی تورکیا لە ڕێکەوتنامەی پاراستنی هەمەڕەنگی بایۆلۆجی هێشتا لە یاد مەژنێکی بەهێز بوو. بە جۆرێ نیو ڕۆژی تەواوی دانیشتنەکە قسەی کرد و بەردەوامیش دەچوە لای نێردراوەکانی یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی قایلیان بکات بەوەی دقەکە دەستکاری بکرێت. سووریاش کە نوێنەری لەوێ بوو زۆر بەرگری لە دقە کۆنەکە کرد، چونکە زەرمەند دەبوو. بەڵام با بە ڕاشکاوی بێڵێ هەڵوێستی عێراق نەوەکو پێویست بەهێز بوو، نە ئامرازی پێویستیشی لەبەردەست بوو. بەم جۆرەیەکێک لە دقە یاساییەکانمان لەدەست چوو کە بەڵگەیەکی نێودەوڵەتی بوو بەدەستمانەوە. فواحد من النصوص هذا راح من ايدنا كمستمسك دولي وهناك حلول جديدة. ئێستا چارەسەری تازە هەیە لەژێر ناوی چنینەوەی ئاو. بەڵام چنینەوەی ئاو چیدی بە ئامرازە کۆنەکان ناکرێت.
کە بریتی بوون لە بنیاتنانی بەنداو. دەبێ بیر لە کۆگای نوێ بکەینەوە لە ژێر زەوی بۆ دابینکردنی ئاو. من أجل حماية المياه. ئەو ئاوەی لە تورکیاوە بۆ ئێمە دێ بە شێوەیەکی دروست ڕەفتاری لەگەڵ ناکەین. سامانێکە ئێمە بە فیڕۆی دەدەین و بەرهێنی چاوچنۆک بیر لەوە ناکەنەوە کە ئەم ژینگەیە دەبێ بەردەوامی پێ بدرێ، چونکە پچڕانی هەر هەڵقەیەک لەم هەڵقانەی ژینگە دەبێتەوەی لێک پچڕانی هەموو زنجیرەکە. هیچ زیادەیەک ناگاتە هەردوو دەریاچەی دوکان و دەربەندیخان بۆ ئەو دوو بەنداوە، بەڵام لە دوای دوکان و دەربەندیخان چوونی ئاوەکە بەردەوام دەبێت و سەرچاوی ئەو دەرچوونەش ئەمباری ئاوی بەنداوەکەیە کە بە چەندین ساڵ لە ڕێگەی توانەوەی بەفرەوە پەیدا بووە. حکوومەتەکانی عێراق لێکۆڵینەوەیان نەکردووە لەسەر ئاسایشی ئاو خۆراک و ژینگە. حجة الأتراك پاساوی تورکەکان ڕوونە. هەر کە قسە لەگەڵ لایەنی تورکی دەکەی دەڵێم ئاوە شیرینە کاڵایە و بەهای هەیە. ناتوانین هەر ئاوابتان دەینەوە بە ڕووبارەکەتاندا بڕوە بڕژێتە کەنداوەوە بەبێ ئەوەی سوودی لێ ببینی. ئێمە ئەگەر ئەم ئاوەمان گلدایەوە ئەو کات ئاوی سوێری کەندا و هەڵدەکشێتەوە ناو عێراق. ئەم ئاوە کە ڕێژەیەکی بەرزی خوێی تێدایە کشت و کاڵ و خاک لەناو دەبات. بەهۆی وشکە ساڵی لە 2007 و 2010 لەسەر ڕووبارێکی بچووک کە کشتتوکاڵی لەبەردەکرا شەڕ کەوتە نێوان دوو خێزان و دوو کەسی تێدا کوژران. ئەم شەڕە دواتر گەورە بوو. لە ماوەی 3-4 ساڵدا 23 کەسیان لە یەکدی کوشت بەهۆی سەرچاوی ئاوی کشتتوکاڵ. ئەمە سادەترین نمونەیە بۆ ئەو کارەساتەی ڕەنگە ڕوو بدات ئەگەر ئاوی خواردنەوە لە عێراق ڕووی لە کەمی کرد. هذا أبسط مثال للكارثة الممكن تحصل إذا صار بالعراق شح مياه. دەبێ بە چڕەی لەگەڵ لە ئێران و تورکیا کار لەسەر پرۆژەی هاوبەشی کشتتوکاڵی و ئابووری بکەین. پرۆژەی ئاوی لە نێوان دوو کەوانە. ئەمەش لە پێناو خوڵقاندنی سوودی هاوبەش بە شێوازی براوە بەو ئامانجەی ڕازیان بکەین ئەومان بدەنێ. چونکە بەڕاشکاوی بڵێ هەتا ئێستا هیچ ڕێکەوتنێکمان نییە بۆ دابشکردنی ئاو. بڕواژ ناکەم هیچ هێزێکە بێ لەم دنیاە بتوانێت تورکیا و ئێران ناچار بکات لەگەڵماندا بنیشن لەسەر ماسەلەی دابشکردنی ئاو. تاوەکو قەیرانەکە ڕوونەدات کەس ناجوڵێت. ئێستا خەڵکێکی کەم هەن بە شێوازی ئێمە قسە دەکەن و بیر دەکەنەوە، بەڵام دوای 10 ساڵی دیکە مەترسیە گەورەکە دەردەکرێت. نەخێر مەترسیەکە هەر ئێستا دەستی پێکردووە، بەڵام کەم کەس هەن ئاوا بیر بکەنەوە. چاوەڕێی قەیرانەکەن چاوەڕێی وشکەڵاتنی یەکجاری و تینوێتی و کۆڕەوی دانیشتوانن. ئێمە 170 تاوەکو 175 داهاتی ڕووبارەکانمان لەدەستداوە. ئەگەر هەر لەسەر ئەم سیاست و ئەمی دارەیە بەردەوام بین پێم وایە لە داهاتوێکی نزیکدا لە ناوچوونی یەکجاری دیجلە و فرات دەبینین. ئاسایش تەنیا پەیوەست نییە بە تیرۆر، بەڵکو پەیوەستە بە ئاو، بە ژینگە، بە ئاسایشی خۆراک و ئاو. ئەمانە سەرچاوی گرنگن بۆ سەقامگیری و ناسەقامگیریش، بەڵام ئاسایشی خۆراک و ئاو لە گفتوگۆ و بیرکردنەوەی ئێمەدا بوونی نییە. ئێستا ئیدی دەبێ ئامادە بێ. ئێمە کێشەیەکی گەورەمان لە چۆنێتی بەڕێوەبردنی ئاودا هەیە لەلایەن حکوومەتەوە. تا ساڵی 2010 و بەپێی لێدوانی وەزارەتی سەرچاوەکانی ئاو خۆیان لە سەردەمی دکتۆر حەسەن جەنابی زیاتر لە 23,000 حاڵەتی زیێدەڕۆیی لەسەر هەردوو ڕووباری دیجلە و فرات هەبووە. 50% ئەم زیێدەڕۆیە لەلایەن دامەزراوە حکوومەکان خۆیانەوە بووە. اليوم وزارة الصحة هي أكبر مسبب التلوث. وەزارەتی تەندروستی ئێمە گەورەترین سەرچاوی پیسبوونی ڕووباری دیجلەیە لە بەغدا و شارەکانی خواربەغدا. جگە لە ئاوی زێرە پارچەی لەشی مرۆڤ و تەنانەت مادەکانی تاقیگەیی هەمووی بێ هیچ چارەسەرێک فڕێ دەدرێنە ناو ڕووبارەوە. التحاليل كلها تذهبها مباشرة لجسم النهر من دون أي معالجة. دەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر خەڵکی پارێزگاکانی خواروی خۆمان لە باکووری عێراقەوە دەست پێ بکەین تا دەگەنە باشوور. کەس خەڵکی ناوچەکانی خواروی خۆیان بۆ گرنگ نییە. ژینگەکە گۆڕاوە، ئەمەش گوشار دەخاتە سەر تەندروستی مرۆڤ، گوشار دەخاتە سەر نەریتمان، سەر کولتورمان. ئەم خراپکاریە ئێستا هەیە و ئەم وێرانکردنەی ژینگە هەمووی بەرهەمی ئەم پیسکردانەی ژینگەیە کە ئێمە فڕێیان دەدەین. بەرهەمی دەستدرێژیمانە بۆ سەر ژینگە. لە کاتێکدا گەر خەڵگاوی خواردنەوە ئاو دێریان دەست نەکەوێت بە کۆمەڵ بەرەوە و ناوچانە کۆچ دەکەن کە ئاویان هەیە. ئەمەش گوشارێکی زۆر دەخاتە سەرە و ناوچانە. لە وەرزی و 6 ساڵیدا لە نێوان ساڵانی 2007 بۆ 2009 نزیکەی 140 جوتیارانی عێراق بەرەو ڕووی کێشەی بێئاوی بوونەوە و بەهۆیەوە 20,000 خێزانی دانیشتی گوندەکان بەرەو شوێنی دیکە کۆچیان کرد.
البيانات العالمية داتا و لێکۆڵینەوە جیهانیەکان پێشبینی دەکەن کە زیاتر لە 50 ملیۆن مرۆڤ ناچار دەبن شوێنی نیشتەجێبوونیان بەجێبهێڵن بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا، بەهۆی وشک هەڵاتن و بەهۆی نەمانی کشت و کاڵ و دانەوێڵە و نەمانی ئاو. ئێمە ساڵانێکە باسی ئەم کێشەیە دەکەین، بەڵام خەڵک کاتێک دەیانبینی باسی کێشەی ژینگە دەکەین پێدەکەنین. دەیان گوت کاکە باسی کێشەی ئەمنی بکەوە خەڵک لەسەر شەقامەکان دەکوژرێن، باسی ژینگەی چی دەکەی؟ ئەمەش هەمان شتە. من ساڵی 2006 لە ترسی گولای قاعیدە ماڵی خۆم بەجێهێشت. خەڵک هەیە لە ساڵی 2015 لە زۆنگاوەکانەوە ئاوارە بووە و ماڵی خۆی جێهێشتووە چونکە ئاوی نییە. کەواتە جیاوازیەکە چییە؟ زۆرترین و گەورەترین کۆمەڵگەکانی نیشتەجێبوون لەم وڵاتە لە ڕۆخی ڕووبارەکان هەڵکەوتون. وشکبوونی ڕووبارەکان واتە گۆڕانی دیمۆگرافی. هیچ کەسێک لەم ناوچەیە و بگرە لە هەموو جیانیش حەز بە کۆڕەوەیەکی لەو جۆرە ناکەن. ئەی چی بڵێن بۆ کۆڕەوەیەکی مەزن و فراوان کە لەسەر ئاستی شاری گەورە و تەواوی پارێزگایەک ڕوودەدات. هەر ئێستا بەهۆی گۆڕانی کەشوهەواوە کۆچ دەستی پێکردووە و من بە تەواوی باوەڕم وایە کە بەرەو گۆڕانی دیمۆگرافی دەڕۆین و ئەمەش بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی دانیشتوانی شارە گەورەکان نییە، چونکە ئەم کۆڕەوە گوشارێکی زۆر دەخاتە سەر شارەکان. بەهۆی کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو و کاریگەریەکانی لەسەر کەرتی کشتتوکاڵ تێبینیمان کردووە جوتیاران زەویەکانیان پشتگوێ دەخەن و بەشێکیان ڕویان لە شارەکان کردووە. ئەمە لێکەوتەی مەترسیداری دەبێت لەسەر کۆی بارودۆخی عێراق. یەکەم گوشاری سەرشارەکان زیاد دەکات، دووەم دەستی کاری بواری کشتتوکاڵ بۆ سەرچاوی دیکەی بژێوی دەگەڕێ و بەوەش لەگەڵ دانیشتوانی شار دەکەوێتە ململانە و کێبڕکێ. ژمارەیەکی زۆری خەڵک دەستیان پێکردووە بە کۆچکردن، کۆچێکی ئاوانە کە سەدان کیلۆمەتر ببڕن، بەڵکو لە گوند و چێڵگەکانەوە ڕوودەکەنە ئەو شوێنانەی کە کەمتر وێرانن. زۆر لەو جۆرەمان بینیون لە عێراق کۆچ بە هۆکاری ژینگە. لە نەوەتەکان کە سەدام زۆنگاوەکانی وشک کرد و عەربی زۆنگاوەکانی ڕاگواست هەموو بە خۆیان و گامێشەکانیانەوە بەرەو باکوور کۆچیان کرد بۆ غرێب و سامەڕا و تەنانەت ناوچەکانی نزیک مووسڵ و سەلاحەدین. بۆیە ئێمە ئێستا پەناخوازی ژینگەییمان هەیە کە ناچار بوون زەویەکان و شوێنی نیشتەجێبوونیان بەجێبهێڵن. جا هۆکارەکەی یان بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە یان تووشی کێشەیە ناسەدان هاتوون بەهۆی خۆڵبارینەوە یان تەنانەت لافاو. ئەگەر لە ماوەی ئەم 100 ساڵەدا ئاستی ئاوی دەریا لە مەترێک زیاتر بەرز بووەوە، ئەوە ناوچەیەکی بەرفراوانی عێراق دەکەوێتە ژێر ئاو. ئەمەش دەبێتە هۆی کۆڕە و خەڵک کۆچ دەکەن. کۆچ دەکەن بۆ کوێ؟ دێن بەرەو باکوور. وادەی ئەو کۆچکردنە بەرەو باکوور زۆر دوور نییە. کاتێک دەگەڕێتەوە بۆ شەستەکان و هەفتەکان دەبینی دانیشتوانی گوندەکان لە سەدا 60 کۆی دانیشتوان زیاتر بوون. تەنیا لە سەدا 40 خەڵک لە شارەکاندا دەژیان. ئێستا هاوکێشەکە گۆڕاوە، زۆرینە ئەوانن کە لە شارەکاندا دەژین و دانیشتوان گوندەکان کەمینن. بۆچی؟ چونکە ئەو خێروبەرەی هانی دەدان بۆ مانەوە لە گوندەکان زۆر کەمی کردووە. اللي شجع على حياتهم أو على معيشتهم في القرى والأرياف أو المناطق الريفية قلت. لەبەر ئەوەیە کە دەڵێن کێشەی گۆڕانی کەشوهەوا بە تەنیا کێشەیەکی ژینگەیی نییە، بەڵکو کێشەیەکی ژینگەیی ئابووری سیاسی و کۆمەڵایەتیە پێکەوە، چونکە لێکەوتەکانی ڕنگدانەوەیان لەسەر هەموو بوارەکانی ژیان دەبێت. بیابانی ڕۆژاوای عراق دەستی بەکشان کردووە بەرەو شارەکان و وردەوردە بەرەو دەشتە کشتتوکاڵەکان دێت. ئەو دەشتانەش دەبنە بیابان، پلەکانی گەرمان لە کوردستان و ناوچە شاخاویەکان ساڵ لە دوای ساڵ بەرز دەبنەوە. کاتێکم خەڵکە شارەکانی بەسرە و ئەمارە چۆڵ دەکەن و ڕوودەکەنە بۆ نمونە سلێمانی یان هەولێر و دهۆک ناوچەکانی کوردستان، ئەمە ململانەی بەدواوە دەبێت کە حکوومەتەکان ناتوانن چارەسەری بکەن. بۆیە پێویستە هەر لە ئێستاوە بیر لە دانانی ڕێگە چارە بکەینەوە بۆ ئایندە، بۆ ئەوەی خۆمان لەو قەیرانە لا بدەین کە بەڕێوەیە و دووریش نییە لێمە. لتجنب هذه الأزمة القادمة وهي ليست بعيدة.
کێشەی عێراق جیاوازە چونکە عێراق بە ئاراستەی گۆڕانی کەشوهەوا فشۆڵە بەهۆی ئابووریە یەکڕەنگەکەی و ئەو بنیادە ئیداری و سیاسیە لەرزۆکەی کە هەیەی لە عێراق نزیکەی 88 شار و شارچکەمان هەن کە لە ڕۆخی ڕووبارەکاندان یان لە سەرچاوەیەکی ئاوەوە نزیکن مانای وایە ئەگەر ئاو نەبوایە ئەو ئاوەدانیانش نەدەبوو ئاو نهێنی ژیانە و خدا دەفەرمێ وجعلنا من الماء كل شيء حي ئەگەر ئەم ئاوە کەمی کرد یان ئەم خەڵکە بۆ کوێ بڕۆن هەندێک جار بیر دەکەومەوە و دەڵێم ئەم ساڵمان بەم جۆرە تێپەڕاند ساڵی داهاتوو من و خێزانەکەم چۆن بژین ئەگەر کەشوهەوە هەر بەم جۆرە بێت بۆیە لێتان ناشارمەوە بیر لەوە دەکەمەوە ئەم ناوچەیە بەجێ بهێڵم و ڕوو بکەمە شوێنێک خاوێن بێ و پلانێکی هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوە کۆچ هەر ئێستا دەستی پێکردووە هەر ئەم ڕۆژانە خەڵک هەن ئاویان نییە بەنداوی حەمرین سفر بووە هەزاران خێزان کە ئێستا لەوێن واتە زیاتر لە 5,000 خێزان بەهۆی وشکبوونی ئەو بەنداوە زەرمەند دەبن و ئێستا تاکە سەرچاوی ئاویان بریتە لە بیرەکان ئەو کۆچی ئێستا ڕوودەدات لەگەڵ لە ناوچوونی بە کۆمەڵی ماسیەکانەوە گیاندارانەی لە ناو ئاو دەژین ئەمانە هەموو ئاماژەن بەوەی داهاتوومان مەترسیدار دەبێن. ناوچەی زۆنگاوەکان لاوازترین و لەرزۆکترین ناوچەی عێراقن بۆیە ئێستا لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لەگەڵ یونسکۆ لێژنەی کەلەپوری جیهانی کار دەکەین بۆ ئەوەی بیپارێزین. زۆنگاوەکان ژینگەی زیندەوەرە هەمەڕەنگەکانن هەموو جۆرەکانی زیندەوەر ئەوانەی بە هەمیشەیی لەوێن و ئەوانی لە وەرزێکی دیاریکراوی ساڵداوەکو کۆچەر دێن لە هەر شەپۆلێکی وشکە ساڵیدا تووشی چەرمەسەری دێن و ئاژەڵەکانیان لەناو دەچن هەندێکیان ناچار دەبن کۆچ بکەن بۆ قوڵایی زۆنگاوەکان و زۆر جاریش لە مازەرمەند دەبن چونکە گامێشەکانیان بەهۆی نەخۆشیەوە کە لە ئەوی پیسبوو دروست دەبێت کوێر دەبن بۆ جۆرەش ناتوانن بەرهەمهێن بن یان زۆر جار ناچار دەبن بەرەو شارەکان کۆچ بکەن بۆ جۆرەش لە دانیشتووی زۆنگاوەکانەوە دەبنە شارنشین. ئێمە ئێستا تێبینی دەکەین لە زۆنگاوەکان کاتێک ناوچەیە خوێیاوی دەبێ و وشک دەبێ قامیشەکانی لە ناو دەچن کە وەکو ئالیکی ئاژەڵ بەکاردێ بۆیە خەڵکەکەی ناچار دەبن ماڵەکانیان چۆڵ بکەن و کۆچ بکەن بۆ شوێنێکی دیکە بۆیە تانەت ئەگەر بتەوێ خزمەتگوزاریشیان بۆ دابین بکەی خزمەتگوزاری بە کەڵکی ئەوان نایەت ئەوان سەرچاوەی بژێویان دەوێت يعني مصدر للمعيشة مالته ماكو أي خطة حكومية لإدارة هیچ پلانێکی حکومیمان نییە بۆ بەڕێوەبردن و زیند و ڕاگررتنی زۆنگاوەکان تاکە شتێک کە کردویانە کۆکردنەوەی ئاوە لە دەریاچەی ثەرثار ئەو ئاوەی دەچێتە ناوی بە کواڵیتیکی باشە بەڵام لەو سەرەوە کە دەردەچێت سوێرە و بە کەڵکی بەکارهێنان نایەت ئەو ئاوە ڕەوانەی زۆنگاوەکان دەکەن بڕی ئاوەکە باشە و ناهێڵی زۆنگاوەکان و شک ببن بەڵام جۆرەکەی خراپە و زیندەوەرەکانی ناو زۆنگاوەکان لەناو دەبات تقضي على النظام الأحيائي اللي موجود بالأهوار وبالمنطقة اللي تمر به. انخفاض درجات الحرارة بهذه المنطقة. دابەزاندنی پلەکانی گەرمای ئەو ناوچەیە فاکتەرێکی گرنگە بۆ بەردەوامیدان بە ژیان ئەوە سەرڕای ناوازەی ژینگەی ناوچەکە کە زۆر گرنگە بۆ کەرتی گەشتیاری ناوچەیەکی گەشتیاریە کە دەتوانین لە ڕووی ئابووریەوە سوودی لێ ببینین ئەوە جگەلەوەی کە ناوچەکە خۆی لە ڕووی ئابووریەوە گرنگە و ساڵانە 1000 تۆن شیر و بەرهەمی ئاژەڵی ڕەوانی بازارەکان دەکات. بەشێکی گەورەی ناوچەکە بەرە وشک بوون دەچێ و سەرچاوی بژێوی خەڵک لە ناو دەچێت. نەخۆشی زیاتر دەردەکەون بۆیە زۆر زەحمەتە بتوانن لە شوێنێکی وەها بژین کە سەرچاوی بژێویەکەیان ئاوە و کە ئاویش وەکو پێویست نەبوو سەرچاوی داهاتیان لە ناو دەچێت. خانووی چۆڵ و بەجێ هەڵدرا و کە کەسیان تێدا ناژێ زۆر زەحمەتەکە دەچیتە ناوچەکە و ئەو ماڵانە بە چۆڵی دەبینی بەبێ خەڵکەکانیان چونکە ئەو نەماوە و چیدی ناتوانن درێژە بەمانەوە بدەن وەکو کۆچەریان لێ هاتووە بە دوای سەرچاوەکانی ئەودا ڕادەکەن چونکە دەبێت لە نزیکی ئەو بژین
هەر کە توانیت سەرکەوتوو بیت لە دابینکردنی ئاوی پێویست بۆ زۆنگاوەکان و زیندوو ڕاگررتنی سروشتەکەی کەواتە 100% هەموو شارەکانت گەرنتی کردووە بە کورتی و پوختی هەر ئەوەندە. ئەمە هەڕەشەیەک نییە لە ئایندەوە، بەڵکو هەر لە ئێستاوە هەستی پێدەکرێن. بە تەنیا زۆنگاوەکان و گوندەکانیشی نەگرتوێتەوە، بەڵکو بەرەو شارە گەورەکانیش کشاوە. شارێکی وەکو بەسڕا بە 3 ملیۆن دانیشتوانیەوە ڕۆژ لە دوای ڕۆژ بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و ڕێژەی خوێ لە ناو ئاوەکەی و پیسبوونی ئاوی خواردنەوەی چیدی بۆ ژیانێکی ئاسایی دەست نادات. ئێستا ترسێک هەیە لەوەی کۆڕەوێکی گەورە لەم شارەوە دەست پێ بکات. من پێت دەڵێم ئێستا بەسرە شارێک نییە مرۆڤ تێیدا بژی، بەهۆی ژەهر، بەهۆی مادەی پیسکەری ژینگە، بەهۆی خۆڵبارینی بەردەوام و بەرزبوونەوەی پلەکانی گەرما. ئەو فاکتەرانەی باسییان دەکەم ئایا لە ناکاو دەرکەوتون بە درێژایی مێژوو نەبوون، بەڵێ لە مێژووی کۆندا نەبووە و لە ناکاو دەرکەوتووە. لە چەند ساڵێکی کەمی داهاتوودا ڕەنگە چەند شارێکی باشووری عێراق وەکو بەسڕا بە کەڵکی ژیان نەمێنن، چونکە ئێستا تۆ ئەستەمە بتانی لە هاویندا بۆ نمونە لە کاتی نیوەڕۆ واتە لە ماوەی نێوان پێش نیوەڕۆ هەتا کاژێر 5 کە دەکاتە نزیکەی 6 کاژێر لەم ماوەیە کە ماوەی کارە بە هیچ جۆرێک ناتوانانی لە شوێنێکی کراوەدا کار بکەیت. يعني وقت عمل هذه مقتطعة ما تقدر أنت تعمل بالجو المفتوح. لە بەسڕا چەندین حاڵەتی ژەهراوی بوون بەهۆی ئاوەوە تۆمارکراون. ساڵی 2010دا کە خەڵکی بەسرە ڕاپەڕین بەهۆی ئەوەی زیاتر لە 6,000 کەس نەخۆش کەوتن لە ئەنجامی کەمبوونەوەی ئەو کێشە ژینگەیانەی هەیەە، چارەسەرەکەی حکوومەتی عێراق چی بوو؟ چوو کۆگای استراتیژی بەنداوی مووسڵی بەردایەوە و ئاوی لەسەر زۆنگاوی حوێزە لە عەمارە گرتەوە و ئاوەکەی ڕەوانەی بەسرە کرد، تەنیا بۆ ئەوەی خەڵکەکە بێدەنگ بکات و کۆتایی بە خۆپشاندان و ڕاپەڕین بێنێ. لەسەر مێزی نانخواردن داوت بووین و خورمایان هێنا. گوتم خورمای بەسرە زۆر خۆشە. گوتیان بەسرەی چی؟ بەسرە خورمای نەماوە، دەتوانی بهێنیتە پێش چای خۆت، بەسرە خورمای نەبێ؟ گوتیان خورمامان نییە. گوتم چۆن خورماتان نییە؟ ئێمە لە بەسرەین یان ئەسکیمۆ؟ گوتیان وەڵانیمانە، ئێمە خورما لە ئێران و ئیمارات و میسرەوە دەهێنین. باشە ئێمە لەبەر چی خورما لە دەرەوە دەهێنین؟ بە دوای مەسەلەکەدا چوم، هەرچی باخە خورمای بەسرە هەیە بڕاونەتەوە. تەنیا هەندێ باخێک بچووک ماون کە هیچ چەند کەسێکن. باخە گەورەکان هیچیان نەماون و هەناردەکردنی خورما لە عێراقەوە کۆتایی هات. لە کاتێکدا هەناردەکاری ژمارەیەک بوو لەسەر ئاستی جیهان. ئەو شێوازەی کە کۆمپانیاکانی نەود لە بەسڕا کاری پێدەکەن شێوازێکی کوشندەیە. فلێر بەکاردێنن بۆ ئەوەی پرۆسەی دەرهێنانی نەود زیاد بکەن بەبێ بەکارهێنانی هیچ فیلتەرێک. کاری لە پێشینە ئەوەیە ئاوی خواردنەوەی خاوێن بۆ خەڵک دابین بکەن. ئەمە یەکەم. دووەم دابینکردنی ئاوی گونجاو بۆ ئاودێری باخەکان نەک بەرهەمە ساڵانەیەکان. ئاو بۆ باخەکان چونکە کە تۆ باخت نەما 20 ساڵت پێویستە تاوەکو وەک خۆی لێ دەکەیتەوە. ئەمانە هەمویان پێویستیان بە هەنگاوی ئەو تۆ هەیە بۆ بەردەوامیدان. هەموو ئەوەی کە ئێمە لە خۆپشاندان و ڕاپەڕینەکانی ئەم ساڵانەی ڕابردوو داوامان دەکرد ئەوە بوو کە ئێمە سیستەمێکی سیاسیمان دەوێت کێشەکان پینە نەکە، بەڵکو بۆ ئەلتەرناتیڤی ڕاستەقینە بگەڕێ بۆ ئەو کێشانەی کە هەن. ئێمە ئەمەمان دەوێت، نەزیاد و نەکەم. خطط الحكومة العراقية پلانەکانی حکوومەتی عراق بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانەکانی کەشوهەوا هێشتا پلانی شەرمنانن و لە بەرنامەی حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عراقدا نەبووەتە کاری لە پێشینە. تەنانەت حکوومەتی بەڕێز کازمی کە لە سەرەتاوە باسی بەکارهێنانی وزەی خاوێنی دەکرد و باسی وزەی خۆری دەکرد، بەڵام هەتا ئێستاش وەکو بابەتێکی لاوەکی ماوەتەوە. بەڕاستی من هیچ پلانێک نبینم، تەنانەت ئەگەر پلانیش هەبێ پلانێکی شەرمنانەیە. گەشەکردنی دانیشتوانی عێراق مەسەلەیەکی زۆر ترسناکە. ئێستا عێراق لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەدایە کە ژمارەی دانیشتوانیان بە خێرایی زیاد دەکەن. تێگڕای زیادبوونی ساڵانەی 1 ملیۆن کەسە. مەزەندەکانی پەیوەست بە زیادبوونی دانیشتوان وا دەردەخەن کە هەتا ساڵی 2050 ژمارەمان دەگاتە 80 ملیۆن کەس. ئەمە کێشەیەکی بە تەنیا ژینگەی نییە، کێشەیەکی ئەمنی و سیاسی و ئابووریشە. ڕێکارەکانی حکوومەت لاوازن. من لە چای بڕیار بەدەستانی عراقی و لە قسەکانیاندا دەیبینم کەوا بیر دەکەنەوە
ئەم نەوتە تاوەکو 200 ساڵی دیکەش هەراوە دەمێنە و دەتوانن بیفرۆشن. ئەلتەرناتیڤی نەوت ئەوەیە بچم وزەی خاوێن بێنم، وزەی خاوێنیش هەیە. نەوتت هەیە لە جێی ئەوەی بەنداو دروست بکەی بۆ بەرەمێنانی کارەبا، ئەو گازەی کە ئێستا دەیسووتێنین گازی هاوڵی نەوت کە دەسووتێندرێ بە هەزاران مەترسێجا یان بە ملیۆنان مەترسێجا گازی باشووری عێراق ئاوا دەسووتێ و وەبەرهێنانی تێدا ناکرێ. 5% ئەم گازە وەبەربهێندرێ و لە هەمان کاتدا دەچین گاز لە وڵاتانی دراوسێ دەکڕین و دەیکەینە بۆڕیەکانەوە و دەینێرین بۆ وێستگەکانی بەرەمێنانی کارەبا. هێشتا کاتمان ماوە ڕەنگە بەم نزیکانەم کاتەمان لە دەست بچێ ئەگەر وریان نەبین و میکانیزمی گونجاو بۆ جێبەجێکردن دانەنێ. ئەو چوارچێوانەی حکوومەت دایناون چوارچێوەی زۆر سادە و بێتوانان پێویستیان بە قەڵەمبازێکە لەم ڕۆوە. ئێمە هێشتا لە سەدەکانی ڕابردوودا دەژین. هیچ پرۆژەیەکی ئەوتۆمان نییە پەیوەست بە بەڕێوەبردننی سامانە سروشتیەکانمان لەلایەک و هەروەها سوود وەرگرتن لەو هەموو ڕۆژە هەتاویەی لە عێراقدا هەیە. مەبەستم وزەی خۆرە هەروەها بە خەڵکی عێراق وا دەزانن کە هەروەکو ڕابردوو ئێستا لە داهاتووش هەر وڵاتی دووڕووبارەکە دەبن. ئەو هەروەکو خۆی زۆر دەبێ و دەتوانن بە فیڕۆی بدەن چونکە کۆتایی نایەت. دەتوانێت بە ئارەزوی خۆی بەکاری بهێنێ و هەر بەردەوام بێ. ئەمە کێشەیە کە هاوڵاتی و دەوڵەتیش لەی بەرپرسیارن هەردوو لە دەبێت لە ئێستاوە دەست بە چاندنی ئەو درەختانە بکەین کە پێویستیان بە ئاودانی زۆر نییە و دەتوانن سوود لە ئاوی سوێر وەرگن یان لە شێ یاخود لە وەرزەکانی باران. ئەمە هیچ نەبێ دووەمۆکسیدی کاربۆن کەمتر دەکاتەوە و ئۆکسسیجینی زیاتر بەرهەم دەهێنێت. چونکە ئێستا یەکێ لە مەترسیەکانی ئەوەیە ڕێژەی ئۆکسسیجین لە هەوادا خەریکە کەمتر دەبێتەوە وتوفر لي أكسجين، لأن إحنا الآن هذه أحد المخاطر أنه بدأت حتى نسبة الأكسجين تقل. الأجيال القادمة نوكاني داهاتو چۆن تەماشای ئێمە دەکەن توێنایەکیان دەبێ لەسەر ئێمە لەسەر ئەم نەوەی ئێستا بە شەرمەوە باسمان دەکەن. مێژووا باسمان دەکات کە کۆمەڵەیەک ترسنۆک بووین و هیچ جوڵەیەکمان نەکرد لێگەڕین ئەم خاکە وێران ببێ. ئیکۆسیستەم خۆی سیستەمێکی زۆر ژیرە. خوددا بە جۆرێکی دروست کردووە کە دەتوانێت بگەڕێتەوە بۆ خاڵی سەرتا و خۆی نوێ بکاتەوە. ئەوەی لەسەر ئێمەیە تەنیا ئەوەیە کێشەی کەمتر بۆ ژینگە دروست بکەین و پەنا بۆ ئەو شتانە ببین کە توانای نوێبنەوە و بەردەوامیان هەیە. بەدڵنیاییەوە دەمانگەێنێتە خاڵێک کە بتوانین لانی کەم دوا هەناسە بە هەناسەدانی دەست کرد و بەر ئیکۆسیستەمدا بکەینەوە.